بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشويستان، خوش حالم بيتان شاد بموا لدواي دابرانيشي دريش اويش سببي كورونا يكبو كمنيش وكو خلقا برم كوتبو خواي قورا بسري كردينوا لو دا روجي كوتاي كوخيشي زورم ليبو لقل او باردوخي كالعراق الرويدا نمتواني بيما خزمتان دبر اوي لكاتي قصة كردنا كوخيشي زورم بودهات بلام دورو سي روجا كم تر بوم ديد لواني امروش دو كوخب بكم إزعاستان بكم داوي لي بردنا كم لسرت هذا لها ما كاديش دا خلقانك نسيبي أنا أو قارئة ناويسية ناوي إسماعيل النوري أما ناوي أو قارئة أبو كدنجة زور ناوازي هي براستي إن شاء الله دست بيكن بوي كبوتي أم باردوخي عراق وايدهات طبعا باش بحالي خوم بەر لەوەی کە ئەو دەرسانەی ڕابردوو کە باسم کردووە پێتان ڕابگەێنم هەستم ئەکرد لە هەناومدا ئاگرێکی تێدایە بەوەی کە کەی بتوانم و چۆن بتوانم بە چ ئاوازێک بە چ هۆنراوەیەک بە چ شێوازێک ئەوەی کە بە من گەیشتووە پێتانی بگێنم بەر لەوەی کە خوای گەورە ئەو ئەمانەتەم لێ بستێنێتەوە بچمە عالەمی بەرزەخ مەبەستمە پێش ئەوەی کە بمرم ئەوەی کە پێم گەیشتووە پێتانی بگێنم قدری خوای گەورە فەزلێکی زۆری بە ئێمەدا بەوەی کە بتوانم لە چەند دەرسێکە لە چەند بەشێکە بە چەند زۆری جیاوازە بتوانیم بە فەزلی خوای گەورە ئەوەی کە لە دڵمدا بوو پێتانی ڕابگەێنم بەر لەوەی کە ڕووداوەکان ڕووبدەن یعنی وەکو ئەوە وایە کە چۆن شەریکەی سیارە دروست دەکات ئیتر تۆ تەنها لێخوڕینەکەت لەسەرە تۆ ئەبێت بە جوانی لێ بخوڕی و بزانی کەی تاسەیە کەی ستۆپە کەی سەوزە کەی زەردە ئەو عادی خۆتە بە فەزلی خوای گەورە ئەو دەرسانی ڕابردوو ئەو کەسانی کە ئاشنانن بە دەرسەکانی ڕابردوو ئەو پرسیارە ناکەن بۆ عێراق وای لێ هات بەڵکو لە من باشتر ئەزانن کە بۆ وای لێنێت هۆکارەکان مەوجودن ئەو شتانەی کە ئەبنە هۆکاری تێکچوونی بارودۆخی ئابووری و دارایی هەموو هۆکارەکان لە بەردەستەدانە لە بەرجەستەنە و دیارن کەواتە ئەو کەسانی کە ئاشنانە ئەو پرسیارە ناکەن بێگومان بخۆشمە پرسیارە ناکەم چونکی پێشبینیمان کردبوو کە ئەم شتانە ڕوو ئەدەن هەروەک ئەزان خۆشەویستەکان باشتەکان تۆزێ ئاسان بکەینەوە هەموو شتێک گێچی هەیە گێچ سەیری شاشەی ناو سیارە بکەن هەمووی گێچە ئەگەر سارد بوو ئەو هالەیە ئەگەر گەرم بوو حەماوەکەی ئەگاتە ئەمە حاڵەتی خەتەرە ئەگەر بنزین کەمی کرد ئەوەیە ئەگەر پڕ بوو ئەوەیە سەرع لێ بخوڕی ئەوەیە هەمووی گێچە بۆچی ئەو گێچدانراوە مرۆڤ دایناوە هەستی بەوە کردووە ئەگەر بێت و ئەم ئامێرە بگاتە حاڵەتەی ئەگەر سایق شۆفێرەکە ئەگەر ئاگادار نەبی سیارەکەی زیانی بەرەکەوێت ئەگەر بنزینەکەی گەیشتە سەر سفر و پڕی نەکاتەوە ئەیوەستێنێت هەروەک کەشناسیش بە هەمان شێوە چۆن ئەزانی باران ئەگەری باران هەیە بئیذنی الله تەبعاً بەوەی کە ڕادەی شێ لە هەوا دەکە زیادی کرد ئەڵێ ئەگەری هەیە بەیانی بارانێکی زۆر ببارێت یاخود بایەک هەڵەکات کە سرعەتەکەی زۆرە ئەزانی لە دەریای ناوەڕاستەوە کە بایەک هەڵەکات ئەگاتە کوردستان ئەگاتە ئەو جێگایانی کامە بەچی ئەزانن خۆ عیلمی غەیبیان نییە بەڵکو پێشبینی ئەکەن بەو ڕابردووی کە هەیتیان و بەو خوێندنێک کە کردویانە و بەو ئامێرانی کە هەنە پێشبینی ئەکەن بۆیە کە باران ئەبارێت کابرای کەشناس سەری ناسوڕمێ و لە هەمان کاتیشدا ئەو شوفێری کە سیارەکە لێ خوڕێ کە گێچەکە ئەبینێتەوە سەر سەفەر ئەزانی سیارەکە وەستێگەر بنزینی تێنەکاتەوە ئابووری ناس و شارەزای ئابووریش بە هەمان شێوە کابینی گێچی قەرزەکان بەرز بۆتەوە گێچی مەسرف زۆر بووە داهات کەمی کردووە یەکسەر گێچەکە ئەبینی ئەڵێ خەڵکی ناگادار بن باردۆخی ئابووری جیهان یان ئەم وڵاتە یان ئەم خێزانە یان ئەم کەسە نالەبار ئاگادار بن ئیفلاسەکات هەروەکو کابرای هەڵشۆی کە ئەمە پێشبینیمان کرد ئینشاڵڵا باسەکەن لە دەرسێکەکە بە درێژی باسی ئەو جۆرە بازاڕان ئاکەین کە ئەم بازاڕان هەمووی لە کۆتاییەکەیدا ئیفلاسەکات بە هەمان شێوە کە ئەمن ئەڵێم داڕمانێکی ئابووری جیهانمان لە پێشدایە لەبرێ گێچی قەرزی سەرزەوی ئەبینم بە تایبەتی ئەمریکا کە لەسەر سۆرە ئەگەری ئەوەیە کە مەچینەکەی ئەمریکا بوەستێت ئەگەری گڕی بگرێت ئەگەری هەیە هەر دراوی کاغەزی هەر نەمێنێت ئەگەری هەیە برسێتی ڕوو بدات ئەگەری هەیە کارەبا نەمێنی هەموو ئەگەرێک بۆ چووکە گێچەکە ئەبینی کە گێچەکە ئەبینی
پێشبینی هەموو شتێکەکەیت وەکو گێچی حەماوەی سیارە تۆ پێشبینی چیە کە گەیشتە نۆهەق پلەی سیلیزی لەسەر سوورەکەیە لەوانەیە بڵێ سیارەکە بتەقێتەوە لەوانەیە مەچینەی جامی بکات لەوانە سیارەکە گڕ بگرێت لەوانەیە هەموو سیارەکە بکوژێتەوە کارەبای نەمێنێ تر ئیستاپیش نەمێنێ ئەم گێچە لە لای شارەزایانی ئابووری لای ئێمە ئەمە شتە دیارە من کە ئەو شتە ڕوویدا زۆرم پێ ئاسایی بوو زۆر پێم تەعەجوبی هەر ئەسلەن ولا ئەبەدەن و ئەوانی کە ئەیانگوت شت گران بوو ئەمگوت لەبەر دەبێ عێراق دیار ئەو شتەی کردووە وتیان بەڵێ ئەو شتەی کردووە یعنی بەبێ ئەوەی کە ئێمە سەرم بسوڕمێتن و پێشبینیشمان نەکرد بێت بۆیشە بە هەمان شێوە هیوادارم ئێمەی کوردستان با بڵێن بە شکلەکەی عێراقی دەبوایە ئێمە بە تەجروبەی ساڵی 90ەکان هەمومان شتێکمان لە ئابووری زانی بایە هیچنە لە سیاسەتی ئابووری مازانی بایە چونکە ئەم قسەیەکە لە مێژوو خۆی دووباراکاتەوە باشەوە مێژووی 90ەکان لەبەر دەستماندایە دەرەنجامە خراپەکانی لەبەر چاومانە باشە بۆ تەجروبە وەرناگرین ئەخر عاقڵە و کەسەیە کە لە مێژوو دەرز وەرەگرێت باش بۆ دەرسمان وەرنەگرێت ئێمە نازانین کە بۆچی دراوی عێراقی لە 90ەکانە بۆچی بەرز بووە لەبەرەوەی کە چاپی کرد چەند پارە چاپ بکرێت ئەوەندە هەڵاوسان دروستە بێ هەڵاوسان یعنی بێنرخبوونی دراو لە بەرامبەر کاڵاکان ئیشاڵە ئێستا باسێکەین بۆی کە بەرچاوڕوونیەک بێت بەڵام هەوڵە دەم زۆر بە سادەی باسی بکەم بۆی کە لێم تێبگەن بۆی کە ئەو خۆشەویستانێک کە تا ئێستاکە حاڵی نەبوونە یاخود جاری یەکەمیانە بۆی کە بە وردی بزانن کە چی ئەگوزەرێ بۆی کە لە داهاتوودا شتی خراپتریش ڕوویدا سەریان نەسوڕمێ و تووشی شۆک نەبن ئەخر ئەمە زۆر ئەساسە تۆ پێش ئەوەی کە شتێک ڕوو بدات تۆ پێشبینیت کرد بێت هەر جەڵتە بۆچی لە ئینسانەدات لەبەرەوەی پێشبینی ئەو شتەی نەکردووە بەڵام کە تۆ پێشبینی ئەوەت کرد ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين خوای گەورە بۆچی ئەمایەتەی بۆ باس کردوونە بۆچی ئەفرن تاقیتانەکەمەوە بە ترس و بە برسێتی و بە ناخۆشی و بە مردن و بۆی کە ئێمە تووشی شۆک نەبین کە کوڕێکمان مرد کچێکمان مرد باوکمان مرد داکمان مرد پارەیەکمان زەر کرد داهاتمان کەمی کرد وشکە ساڵی ڕوویدا تووشی شۆک نەبین بڵێن خوای گەورە پەروەردگار لە ئاسمانەوە بۆی دابەزانین کە ئەم شتانەمان تووشە بێ بۆی ئەڵێن ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون ئێمە لە خواوین و گەڕانەوەشمان بۆ لای خوایە کەوات ئەمە پێشبینیکردنە کە ئیماندار لە کاتی لێ قەومانە ئارامەگرێت سەبرەگرێتن و تووشی شۆک نابێت بە هەمان شێوەیە کەمش ئەو قسانە بۆ کردوونە مەسەلەی ڕەشبینی نییە مەسەلەی ئەوەی کە خەڵچینە پێشبینی بکەن ئەم شتانە ڕوئەدەن لەبەرەوەی گێچی حەماوەی مەچینەی قەرزی دنیا لەسەر سووریا سوور بووتەوە بەڵام نازانین چ ڕۆدە بەڵام پێشبینی ئەکەن ئەمانە ڕوئەدەن بۆیە داواتان لە یەکەم کە ئێستاش دووبارە یەکەمەوە ئاگادار بە ئەوەی کە دەسەڵاتدارە با زێر بکڕێت با دۆلاری نەبێت قەت نەموتە دۆلار بکڕن وقت نەموتە دینار بکڕن زۆر فەقیر حاڵ وا تێگەیشتنە ئەڵێ پێشترێ وتوتە دۆلار کەمەکات دۆلار بێنرخە بێت کەچی پێچەوانەکەی دەرچوو یعنی بەڕاستی ئەمە بزەبت پێچەوانەکەی دەرچووە من ئەڵێم دۆلار لە بەرامبەر زێردا بێنرخە بێت نەک لە بەرامبەر دینارێکی عێراقی کاول بوو چیەکەی ئەو قسەم کردووە من ئەڵێم دایکی دراوەکان زێڕە دایکی دراوە کاغەزیەکانیش بەڵام دایکی دۆلار زێڕە دایکی دراوە کاغەزەکانی تر دۆلارە کەواتە دۆلار بە زێر بەستراوەتەوە دراوەکانی تریش بە دۆلار بەسترانەوەتەوە هەر کاتێک دۆلار بێنرخ بوو ئەوەکانی تر هەر خۆی لە خۆیدا بێنرخی بۆ چونکە بەو بەسترانەوەتەوە بەڵام کە ئەم فەرخەیە کە دینارە کە ئەو دەستکاری کرام علاقی بە دۆلاردان نییە ئەم علاقەی بە کێشە ناوخۆی وڵاتەکەی خۆیدایە کە ئێستا ئینشاڵڵا بۆتانی باسەکەم بۆش ئێستاش پێتان لە زێر ئەگەر تواناتان هەیە لە فەقیری نایفرۆشن بە تایبەتی خوا پێداوەکان زێر نەفرۆشن حتا ئەگەر بازنێک ئەنگوستێک خراپ بوو شکا بوو هەڵی بگرە مەیفرۆشەوە بە زەرەر بیفرۆشی و ئەنگوستلێکی تر بکڕ نەخێر بڕۆ ئەنگوستلێش تر بکڕە شکایەکەشت با لە ماڵێ بێت هەرچی زێڕە مەیفرۆشن و بە ئەگەر پێتانێکێت دۆلار لە ماڵی هەڵمەگرن دینار ئەوە هەر هیچ قەت نەمگوتە دینار هەڵبگرن و دۆلار ئەبێ بێقیمەتەوێ بەڵێ دینار بەرامبەر بە زێر کە وەشی لێ هات باشە ئەمە علمی غەیب نازانین بەڵام پێشبینی ئەکەین لو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء أما پروردگار بە پێغەمبەر ئەفەرمی عليه الصلاة والسلام ئەگەر بێت بڵێ من إني لا أعلم الغيب من غەیب نازانم ئەگەر غەیبم زانی بە قەت کاری هەڵم ناکرد ئێمەش بە هەمان شێوە ئێمە غەیب نازانین تەنها گێچی قەرزی دنیا بین کە لەسەر سوورە ئەگەری داڕمانێکی ئابووری جیانی هەیە بۆیە ئەمەی کە لە عێراق ئێستا ڕوئەدات ئاگادار بە ئێمە ئەم شێوەیەمان لە پێشە بۆ هەموو جیان ئەم شێوەیەمان لە پێشە
بۆ هەموو جیان یان بێنرخبوونی دراوەکان کاغەزیەکان دۆلار وەکو دینار و بەرزبوونەوەی کاڵاکان ئەم شتانەمان لە پێشە بۆ هەموو جیان کە من لە 2017 لە سەرەتای 2017 هۆشداریم داوە و زۆر بە چڕی زۆر بە جۆش و خۆشە بۆم باس کردوونە هەمووش بە بەڵگە بە ئامار بە قسەی پرۆفیسۆرەکان بەدەیان و بەڵکو بە 23 پرۆفیسۆرێکم هێناوەتەوە بە نمونە بۆی کە پشت ڕاستکەروی قسەکانم بێت نەک بڵێن قیلە وەقالەیە گوتی یەک قسەی گوتیم لێ وەرمەگرن کەواتە بۆچی دراوەکەوی لێ هات بێگومان پێشبینی کراوە ئەبێ وای لێ بێت بۆ چونکە خۆشەویستەکانم من وەکو تاک وەکو باوک وەکو دوکاندار مەسرەفم هەیە و داهاتیشم هەیە من و تۆش بە هەمان شێوە دوکاندارێک بازرگانێک حکوومەتیش بە هەمان شێوە مەسرەفی هەیە و داهاتیشی هەیە و لە هەمان کاتدا قەرزیش ئەم قەرزم نییە بۆ نمونە بەس ئەوانەی کە قەرزیان هەیە کاتێک کە مەسرەفیان زۆر بوو و قەرزیان زۆر بوو و داهاتیان کەمی کرد ئۆتۆماتیشی چی لێ دێت قەرزەکە و مەسرەفکە زاڵەبی بەسەر داهاتەکەی باشە ستا هەموو جیان تووشی ئەو کێشەیە بووە بۆتانی باسەکەم ئەگەر خوای گەورە ئەگەر کاتمان هەبوو ئینشاءالله بزانین دنیا چ قەرزێکی لەسەرە و مەسرەفیان چەندە یەکێتی ئەوروپا کە ئێستا کێشیان هەیە ئەمریکا بە هەمان شێوە و کوردستان ئەمڕۆ باسی عێراقین بە تایبەتی عێراق مەسرەفی زۆرە قەرزێکی زۆری لەسەرە مافیا دەسەڵاتدارە دزی و گەندەڵێکی زۆر هەیە و بندیوار و سەردیوار و تەنیش دیواریشی یەکجار زۆری هەیە بە ناوی مەعاش مەعاشی پلە باڵاکان و ئەمە یەکجار زۆرە مەسرەف و باڵێن کۆی مەسرەفەکان لەگەڵ قەرزی سەری کە نزیکەی 150 ملیار دۆلار قەرزدارە ئەمانەش ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکەن چرکە لە دوای چرکە ڕیبای دێتە سەرێ سوەکەی دێتە سەرێ لەو لاشەوە داهاتەکەی کەمی کردووە نرخی نەوت کەم بووە هاتوچۆی بازرگانەکان سست بووە سەفرە و سیاحە سست بووە بەهۆی کۆڕۆنایەکەوە ئەم کێشە بەرەوشی هەموو جیهانی گرتووە کە من لە 15 حەڵقەی کە باسم کردووە لە مەسەلەی کۆڕۆنا و کێشە ئابووریەکان ئەتوانن بگەڕێنەوە سەری بەماشێ عێراق ئەو مەسرفانی لەسەرە داهاتی عێراق چییە؟ یعنی مەسرفی عێراق یعنی نزیکەی 150 تریلیۆن دینارە 150 تریلیۆن دینار مەسرفیەتی قەرزەکان نەک کۆی قەرزەکان کاتی هاتنی بەشێک لە قەرزەکان ئاگادار بە ئەو قەرزەی کە هەیە زیاتر لە 6 ساڵی داهاتووی عێراقە یعنی عێراقە بێ بەو پارەی پێش کۆڕۆنای کە داتە دەستی کە بەشێک لەو قەرزەی کە لەسەری بوو ئەیداوە دەبوایە بۆ 6 ساڵ بەو شێوەیە بڕوە ڕانەوەستێ ئینجا قەرزەکەی خلاص ئەبوو بەڵام ئێستاکە بە پێچەوانەوە کەمی کردووە و ئەبێ زیاتریش قەرز بکە و قەرزشی زیاتر کردووە کەواتە قەرزی زۆر مەسرەفی زۆر داهاتی کەم وای لێ کردووە کە بودجەی عێراق کەم بکات باشە داهاتی عێراق چییە؟ سێ نەوە داهاتی هەیە هەموو وڵاتێک و هەموو کەسێکی لەعانی ئەگەر بێت و کابرا بازرگان بێت ئەلێ دوکانێکم هەیە لەو لای بەکرێم داوە خانوویەکم هەیە بەکرێم داوە تەکسێکم هەیە بەکرێم داوە ئەم داهاتانە حسابەکە معاشەکەی خۆش حسابەکە لە ئەوەندە داهاتم هەیە مەسرەفەکەشی چییە؟ ئەو مەسرەفانە حسابەکات عێراق سێ نەوە داهاتی هەیە داهاتی سیادی هەیە داهاتی ئابووری هەیە و داهاتی نەئاسایی هەیە خۆی داهاتی نەئاسایی من بەش بە حاڵی خۆم پێم داهاتی نییە کە ئێستا بۆتانی باسەکەم بەڵام نازانم بۆ ئەمە بە داهات حسابەکەن داهاتە سیادیەکان ئەوەیە کە گومرگ و باج و سەرانە و غڕامە و ئیتر بەناوکردنی خان و سیارە و ئەو شتانە کە لە دام و دەستگایەکانی نێو حکوومەتە بەدەستێکی و لە مرورە لە زەریبەیە لە بنکە حکومەکانی تر دەستێکی ئەمە بڵێن داهاتە سیادیەکان داهاتی ئابووریشی هەیە ئەجەگەر عێراق بۆ نەوتی هەیە غازی هەیە گازی هەیە ئەگەر گەنمی هەیە ئەگەر خورمای هەیە ئەگەر ئەو بەروبوومە پیشەسازی و کوشت و کاڵیانە و سروشتیانەی کە هەیەی لە وڵاتە ئەم پێڵن داهاتە ئابووریەکان بەڵام ئەگەر بێت حکومت ئەبەوانە نەیتوانیت ئەم مەسرفەی کە لە سەرەتی دابین بکات هەنگاوی سێم ئەنێت کە ئەمە کارە ساتەکەی کە لەوێ کێشەکە دروستە بێت کە هەموو وڵاتان پێشترێش ئەم هەڵەیان کردووە بە ناچاری ئێستا عێراقیش بامان شێوە ئەم شتە ئەکات ئەم عیلاقەی بە کازمی و بە قادری و بە ئیسماعیل و فڵان فیساردانیە ئەم عیلاقەی بە سیستەمەکەدا نەک عیلاقی بەوە کازمیش لابن دەیتریش بێتن ئەبێت سەو سیستەمە بڕواتی سارەسەری نییە یان نەزان کە ئەوەی کە دێت دار عسایەکەی موسای پێ عەلەیهی سەلام لێدات و قەرز نەمێنێ و مەسرف کەم بکاتەوە مستەحیلە ئەمە داهاتە نەئاساییەکان چییە؟ کێشەکە لێکوان عێراق ئێستا دەستکاری داهاتە نەئاساییەکانی کردووە ئەبێ لەوەدا بڕک گوێتان بکەنەوە چاوتان زەق بکەن لەگە ڕێز و خۆشەویستی بۆتان بۆی کە لێ تێ بگەن سیر بکە
داهاتە نە ئاساییەکان قەرزکردنە چ لە بانکە ناوخۆییەکان یاخود لە بانکە دووەلیەکان یان لە بانکە جیهانیەکان سندوقی نەقدی دووەلی بانکی دووەلی یان بانکە جیهانیەکان وەکو گۆڵدمان سایکس وەکو دۆیچە بانک وەکو بانکی سویسری بانکە لۆندن ئۆف سیتی هەر یەکێک لەو بانکە جیهانیانە ئەبێ قەرز بکەیت یاخود لە بانکەکانی ناوخۆی عێراق نزیکەی 70-80 بانکی کەرتی تایبەتمان هەیە لە ناو عێراقدا کە قەرز ئەدەن بە حکوومەت و بە میلەتیشە طبعا ئەوان هەموو بەڕیبایە حرامە ئەمە کاتێک کە قەرزەکات ئەمە ئەو پەڕی لاوازیە یعنی بێدەسەڵاتیە کاتێک کە حکوومەت پەنە ئەباتە بەرقەرز بۆیش ئەبینی حکوومەتی عێراقی لەو ماوانی ڕابردووە پەرلەمان بڕیاریدا 5 میلیارد دلار قەرز بکات ئەمەشی قەرز کرد و هەڵیشی نووشی و معاشەکەی لێدا بەڵام ئەویش نەما کێشەکە هەر بەردەوام بوون کێشە ئابوووریەکان گەندەڵیەکان دزی و جەردەیەکان و دابەزی نرخی نەوت و بندیوار و سەردیوار و ئیتر ئەمانە سەربار و بنباری حکوومەتن ئەو پارێشان هەڵنووشی و پارێشان خوارد ئێستا کە چ بکاتن کەواتە لە قەرزی لە بانکە ناوخۆیەکان قەرزی کرد لە بانکی سندوقی نەقدی دووەلی قەرزی کرد ئیتر بژاردەیەکی لە بەردەمدایە کە ئێستا کە کردوویەتی چاپکردنی دراو چاپکردنی دراو چییە حەزەکەم ئەوتان بە جوانی بۆ باس بکەم طبعا ئەم دراو دینارە بۆچی کاغەزە بۆچی عێراق چۆن ئەم دینارەی هەیە عێراق ئەگەر بیوێت 1250 دیناری دەست بکەوێت پێویستیتی $1 پەیدا بکات بەو داهاتە ئابووریانە کە نەوتی هەیە کە نەوتە فرۆشێ بۆ نمونە با $1 فرۆشتووە ئەڵێتە بانکی مرکزی عێراق ئەڵێ $1 ئیش کردووە ئەڵێ باشە ئێمەش 1250 دینارت بۆ چاپ ئەەکەین عێراق پاش ماوەچی تر ئەڵێ ئەوە بۆ نمونە دیم $1 دینوە بیکە ملیار ئەوانە دینارێک کەشم ئیش کرد ئەڵێ باشە ئێمەش 1250 دینارتمان بۆ چاپ کردی ئەڵێ دینارێکی دیکرش بە هەمان شێوە ئەڕوات ئیتر ئەویش دیسانەکە 1250 دیناری بۆ چاپەکات کەواتە هەتا $1 زیاتر ئیش بکات عێراق وەکو نەختێنی پێڵێن یەدەک دای بنێ بانکی مرکزی عێراقیش کە ئەو حکومەکات ئاگادار بن ئەوەندە دیناری بۆ چاپەکات تاوای لێ دێت دیناری عێراقی با بڵێن چاپەکات ئەوەندەی $1 هەبێت $1 نەبوت بۆ چاپ ناکات لەم کاتەدا ئەم نەختینەی پێڵێن یەدەجی عێراقی کە ئێستا ئەوەی کە من ئاگادار بم نزیکەی $6 میلیارد وەکو یەدەکەیە نابی دەستکاری ئەم $1 بکات دەست بکاتێ بۆ خەرجی بکات ئەم پارەیە ڕوحی ئەم دینارە ئەم $ەیە ئەم دینارە چاپ بکات زیاتر لە حەدی خۆی $. دانەنێ ئەم دینارە بێنرخە بێت باشە بە هەمان شێوە ئەگەر بێت و لە $ەکە سەرف بکات ئەم دینارە بێنرخ بێ بەها ئەبێت خۆی وشەکە وایە بێ بەها ئەبێت بەهای خۆی لە دەست ئەدات کەمەکات بۆ چونکە ئەم دینارە کە چاپ کراوە بۆ هەر $1 1250 دینار چاپ کراوە ئەمەی دەستکاری بکەیت دینارەکە چی لێدێ ڕوحی نەما کەواتە ئەمە چی لێدێت تووشی هەڵاوسانە بێت بێنرخە بێت باشە یاخود ئەم دینارە بڕۆ 5,000 چاپ بکە 10,000 دیناری چاپ بکە بەڵام $. دانەنیت یەکسەر هەر بێنرخە بێ بۆ چونکە ڕوحەکەی لەگەڵدانێکە $. ئەمە تووشی هەڵاوسانە بێت ئێستا حکومەت عێراقی چی کردووە دەستکاری یەدەجی کردووە ڕوحی ئەم پارەی لە جیرفانی هاوڵاتیانی عێراقیدایە ئەمەش کە ڕوحەکەیتی لە بانکی مرکزی عێراقدایە ئەڵێ بۆ ئەوەی کە من ئەو بودجەکان کە کەمی کردووە پێویستم بە دینارە بۆی کە مەعاشی بدەم ئەڵێ چی بکەم باشە ئەڵێ لەو دوو شتە لە بەردەستە یان ئەوتە دینار چاپ بکەی بە $. دەست ناکەوێت لەبەر نەوتەکەت بێنرخ بووە بەش ناکات دینار چاپ بکە بە زۆر چاپ بکە بە $. یەکسەر ئەم پارێت لێ دە بێنرخە بێت باڵێن بەهای خۆی لە دەست ئەدات وشەکە وا جوانترە یان ئەوتە دەستکاری $. بکە ئەم پارێ بێنرخە بێت طبعا هیچ فەرقیشی نییە هەردووچیان یەک ئامانج ئەپێکن ئەویش بێنرخبوونی ئەم دینارەیە کەواتە چ دینار زیاتر چاپ بکات و $. بۆ دانەنێت بەهای خۆی لە دەستدات یان ئەوتە نەختینەکە دەستکاری بکات بەشێکی
ئەم دراوە بێبەها ئەبێت هیچ فەرقیشینی هەردووچیان وەکو ئەوەیە دزێک بڵێ بەدەستی چەپە مەدزە بەدەستی ڕاستە بدزە یان ئەوتە بەدەستی ڕاستە بدزە بەدەستی چەپە مەدزە هیچ فەرقینی هەردووچیان یەک هەدەف هەردووچیان دزینە لە نەختێنەی وڵات لە دراوەکە و لە نەختێنەکەی کەوات هەردوو هیچ فەرقی نییە ئەوەی کە تا ئێستا کە دیار نییە هەندێک ئەڵێن عێراق دیناری چاپ کردووە بەدزی بۆیە پارەکە ئەم دینارە زیادی کردووە ڕوحی لەگەڵدانە ناوکە دینارەکەیە بۆیە پارەکە بێنەرخ بووە دەگەڵێن نە نەختینەکەی دەستکردوتێ هیچ فەرقیشی نیاگەدار بە هیچ فەرقی نییە کە بیکات کەواتە عێراق توانیوێتی لەو ماوە 6 میلیاردا بنێ وە توانێتی نزیکەی 100 تریلیۆن دینار چاپ بکات ئەگەر بکاتە 200 تریلیۆن دلار دینار 200 تریلیۆنی ئەوەندەی زیاد بکات کەواتە ئەو کاتە دینار زۆر ئەشێت زۆر بەهای خۆ لە دەست ئەدات بۆیە ئەوەندەی چاپ کردووە یان ئەوەندەی نەختینەکە یەدەگەکە دەستکاری کردووە هەتا ئەگاتە 147 دینار باش $1 لە جیاتی بگاتە 1250 دینار ئێستا کاتە 1470 دینار هەر ئەوەندەی چاپ کردووە گەیشتە ئەو حەدەی یان ئەوتە ئەوەندەی لە نەختێنە یەدەک دەستکاری کردووە کە بگاتە ئەوەندە مەرحەلەی لێکواندا چی دەستکەوت لێرەدا دیناری دەستکەوت وەکو ڕەقەم بەڵام بەهای پێشتری نە ئاگادار بن ئەم ڕەقەمەی دەستکەوت کەواتە چی کرد لێرەدا بەو پارێکە دەستی کەوتووە وە پارەکەی بێبەها کردووە تا حەدێک ئەتوانی مەعاشەکە بدات بەڵام لەولاوە میلەت چی لێدێ میلەت ئەدۆشرێ و ئەگوشرێت ئەبێت لە هەمان لەگەڵ ئەوەی دەکە ئەمەشی کردووە پێش ئەوەی ئەم دراوە بێبەها بکات چی کردووە ئاگادار بن لە سنوودەکانیشە لە حدودەکانە گومرجی زیاد کردووە زەریبەی زیاد کردووە غڕامەکانی زیاد کردووە بەڵام کەس باسیەوە ناکات نازم پێشم سەیرە یەکە پێش ئەوەی کە ئەمە ڕووداتن گومرگ و بەهاو ئەوکانی زیاد کردووە با بڵێن لە داهاتە سیادیەکانیە شتەکانی نرخەکانی زیاد کردووە گومرجی سە زیاد کردنەوە بۆی کە لەم لاشەوە داهاتێکیە بێت لە دەستکاریکردن و یاخود کۆپیکردنی دینارەکەی باماشەوە دەستکەوتی هەبێت بۆ ئەوەی کە ڕزگاری بێت بۆ ماوەیەکی کاتی ئاگادار بن ئەم چارەسەرە ئەم ڕێو شوێنە بۆ ماوەی 6 مانگ تا ساڵێکە ئەو دەستکاریکردنە و ئەم زیادکردنەی باج و سەرانە و گومرگۆنە بۆ 6 مانگ لانی زۆر 2021 تێبپەڕێت بە شەرتێک ئەگە کەمێک لە داهاتەکانی زیاد بکات نرخی نەوت کەمێک بەرز بێتەوە یاخود گەندەڵی کەم بکاتەوە مافیایەکان کەمێک دەستی خۆیان بچێشنەوە لەو دزیە ئەگەر ئەم هۆکارانە هەبن داهاتەکە کەمێک زیاد دەکات کەواتە تا 2021 عێراق بەبێ کێشە تێپەڕێت بە شەرتێک ئەمانەی کە باسم کرد چاکسازیان تێدا ئەنجام بدات عێراقیش ئەو ڕێوشونانە گرتێتە بەرێ گومرجی زیاد کردووە ڕسوماتی زیاد کردووە دەستکاری نەختێنەی کردووە و قەرزی ناوخۆی کردووە قەرزی دەرەوەشی کردووە سەرڕای ئەو 150 میلیاری کە قەرزدار بوو لە پێشترە بەڵام لێرەدا کەس پرسیاری ئەو ناکە بۆ ئەم دۆلارە ڕۆحی دینارە طبعا ئێستا کە بەهۆی کێشەی موچەوە بەهۆی کێشەی داراییە و ئابوووریەوە وەلو پێشترێش لەبەر تێری کەس باسیەوە ناکرد بۆ دۆلار ڕۆحی دینارە طبعا کێشەکە لەوەدایە ئەگەر بێت و ئێمە مێژوو نەناسی نازن ئەمڕۆ بۆ ڕوویدا ئاگادار بە هەمومان مێژوویەکمان هەیە هەموو وڵاتێک مێژوویەکیە و هەموو خێزانێکیش مێژووی هەیە و هەموو ڕووداوێکیش سەرەتایەکی هەیە ئەبێمە سەرەتایەکان بزانین ڕابردووەکە بزان ئەو ئازاین بۆ ڕوویدا بۆ دراو ئەمە بۆتە ڕۆحی دینار کە من لە دەرسەکانە باسم کردووە ئەبێ بگرێتەوە سەر پەیماننامەی بریتن وودز کە ئەم دۆلارە بەخۆی دەبوایە نەدەبوایە ئەمە ڕۆحی دینار بە دەبووە زێر بوایە ئەگەر بێت و زێر لە جیاتی ئەم دۆلەرە بایە قەت عێراق بەم ڕۆژە نائگەیشت تورکیاش بەو ڕۆژە نائگەیشت ئێرانیش بەم ڕۆژە نائگەیشت لوبناش بەم ڕۆژە نائگەیشت هەموو جیان بەم ڕۆژە نائگەیشت لەبەر ئەوەی کە ئەم دۆلارە وەکو کلێنکسی تەوالێت وایە ئەگەر وشەکەش جوان بێت داوای لێبوردنەکەم ئەگەر ناشرم بوو چونکە ئەم دۆلارە ئەوان چاپی یەکەن بەبێ ئەوەی هیچی لەگەڵدا بن هیچ تەنها پێترۆ دۆلار ئەمە بە نەوت بەستراوەتەوە هیوادارم بگەڕێنەوە سەری کە ئەمە گەورەترین خیانەت کە لە مێژووی مرۆڤایەتیدا کرابێت پەیماننامەی هێنری کەیسەنجەر و
مەلیک فەیسەڵ بوو لە ساڵی 1970 کە ئەم دۆلارە بە پێترۆل بەستراوەتەوە بۆیە نێوی شلێنرا پێترۆ دۆلار هەتا 90 بفرۆشرێت یەک بەرمیلیش ئەم دۆلارە بەهای خۆی ئەمێنیت بەڵام هەتا ئەم دۆلارە زیاد چاپ بکرێت کە با بڵێن لە ئەمریکا چاپ ئەکرێت هەتا چاپ بکرێت بۆ دانەوەی یاخود بۆ سوکردنی بەشێک لە قەرزەکانی خۆی ئەمریکا کە حکوومەتی ئەمریکا قەرزەکە لە بانکی احتیاطی چەند ئەم دۆلارە چاپ بکرێت زێر بەرزە بێتەوە ئاگادار بن زێر ئەبێ ئەگەر تۆ ئەتەوێ بزانی زێر بۆ هەڵکشان داکشانەکەت ئەبێ ئاگات لە چاپکردنی دۆلار بێت کەی زانین ئابووری و یاخود دارایی با بڵێن ئەمریکا تووشی کێشەی دارایی بوو کە ئێستا کە حالیان هەیتی چەند ساڵێکە هەیتی دۆلار چاپەکەن هیچی لەگەڵدا نادرێت ئەو کات ئەزانی کە زێر بەرزە بێتەوە ئێستا کەش بۆ 2021 بۆ نمونە پێشبینی ئەکرێت زێر زۆر بەرز بێتەوە ئاگادار بن وەکو هەواڵێک پێتان ئەگەێنم کە سیتی بانک پێشبینی ئەکات بۆ یەک ئۆنس زێر ئۆنس 6 گرام و یەقیچە یعنی 31.1 گرام زێرە کە ئێستاکە نرخەکەی بەچەندە بە 1874 دۆلارە ئەو دەمە ئەڵێم یعنی کە 18 دۆلار 18 وەرەقە و نیو سیتی بانک ئەڵێ پێشبینی ئەکەین بگاتە 21 وەرەقە 2100 دۆلار بەڵام گۆڵدمان سایکس بانکەکانی گۆڵدمان سایکس بانکانی گۆڵدمان سایکس بنای لیمان برادرسن ئەوان پێشبینەکەن ئەڵێ بۆ 2300 یعنی بۆ 23 وەرەقە یەک ئۆنس بەرز بێتەوە یعنی کەس پێشبینی ئەوە ناکات دا ببەزێ بەداخەوە ئێستاکە بیستین لە کوردستان ئەفرۆشن لەبەرسی لەبەرەوەی هۆشیاری ئابووریان نییە شارەزاییان لێ نییە لە کاتێکە لە سەرەتای کۆڕۆناوە من وێنەکانم نیشاندان بۆی کە لە ئەڵمانیا زێر دەست ناکەوێت یعنی خەڵکی سڕیان گرتبوو بیکڕن لە کوردستان سڕیان گرتبوو بیفرۆشن بزانە هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون ئایا ئەو کەسەی ئەزانێت و کۆ کەسەی کە نازانێت بێگومان وەکو یەک نین خەڵکانێکی زۆر فرۆشتیان بەڵام خۆشبەختانە ئەوانەی کە ئاشناون بە دەرسەکانم زۆربیان کڕیان ئێستاش دوعای خێرەکەن بۆ چووکە بەچی زانین لەبەرەوەی گێچەکەمان ئەبینی ئەمریکا 2 تریلیۆن و 200 ملیاری چاپ کردووە کە چاپی کرد لە بەرامبەرەوە هیچ ناتۆتەکایەوە لێرەدا چی لێ هات دۆلار بێنرخ بوو زێر بەرز بوو زێر بەرز نابێتەوە ئەگەر زێر وەکو خۆیەتی بەڵام دۆلار بەهای خۆی لە دەستدا کەواتە ئێستاش کە ئەمریکا بەتەمایە زیاتر چاپ بکات بۆ ئەگەری ئەوە هەیە کە زێر زیاتر بەرز بێتەوە بەڵام هیچ هۆکارێک نابینین کە زێر دابەزێت ئەگەر داش بەزێت کاتیە هۆکارێکی سیاسیە زەختێکی سیاسیە بۆ ماوەیەکی کورت و کاتی بۆی کە زەربەیەک بۆشێن و یاخود ئەوە تا کۆمەڵێک سەرمایه‌دار قازانج بکەن و پارە ئەو زێڕەکە دێتە ناو بۆرسە و یاخود وڵاتەوە زوو لولی بدەن و ئیتر هۆکارەکانی پشت ئەوەی کە ئەبنە هۆی بەرزبوونەوەی زێر دێتە ئاراوە ئیتر زێر بەرزە بێتەوە ئەو خەڵکانە ئەدۆڕێنن کە فرۆشتیوانە ئەو کەسانش ئەبەنەوە کاتێک کە پێشبینیان کردبوو کەواتە هەڵکشان و داکشانی زێر پەیوەندی بە چاپکردنی دۆلارە هەڵکشان و داکشانی دینار ئەویش پەیوەستە بە چاپکردنی دینار یان دەستکاریکردنی نەختێنەی وڵات باشە بەڕێزەکانم ئێوە ئەبێ دایمەن چاودێرن بەسەر ئەو وەزعەدا عێراق بەتەمای چییە ئەمریکا بەتەمای چییە ئەو کاتە بۆ ڕوونە بێتەوە بۆچی دۆلار بەرزە بێتەوە نزمە بێتەوە زێر بەرزە بێت و نزمە بێتەوە بۆچی دینار هەڵکشان و داکشانەکات کەواتە ئەم ڕێ شوێنێک کە ئێستا عێراق گرتوویەتە بەر بۆ ئەو چەند مانگەیە یاخود ساڵێکە لەو بەولاوە ئەبێ بزانین داهاتی عێراق چەندە و چاکسازی لە چ کردووە لە چ بەرهەمە ئابوووریەکانی زیادی کردووە ئەو کاتە بۆ ماڕوو نەبێتەوە ئەتوان پێشبینی بکەین بۆ داهاتووشە هەر بۆ معلوماتی جەنابتان یعنی دیقەت بدێ هەموو با بڵێن لە جەنجی جیهانی یەکەم دووەم ئەمانە هەڵاوسانی زۆر لە دنیادا دروست کرد وڵاتانی زۆر تووشی قەرز کردووە و تا ئێستاش بە قەرزێکی زۆرە و ئەناڵێن بۆیشە ڕۆژ بە ڕۆژ ئەوانیش پارە چاپەکەن زێر بەرزە بێتەوە دیقەت بدەنێ ئێمە مێژوومان هەیە مێژووی زێر پەیماننامەی بریتون ووت کە لە ساڵی 1944 بەسترا هەموو خەڵک ئەزانێت کە 44 وڵات تێیدا بەشدار بوو بۆ یەک ئۆنس زێر 35 دۆلار وتیان چاپەکەین 35 دۆلار چاپ بۆ یەک ئۆنس یعنی بۆ 6
6 میسقال و شتێک باشە ئێستا ئەم $35 لە ساڵی 1940 سعری 6 میسقال زێر بووە ئێستا نرخەکەی چەندە $1874 لەبەرچی ئەم زێڕا یەک ئۆنس نرخەکەی لە ماوەی ئەو 80 ساڵەدا بەرز بۆتەوە نەک بە دووقات و دەقات و سەدقات سێرکرد چەندین قات زیاد بووە $35 ئێستا $1874 کەواتە چەند زیادی کردووە لەمە 44 هەتا 2020 ئێستاکە $1839 نرخی یەک ئۆنس زێر بەرز بۆتەوە کەواتە بە نیشانەی چییە؟ نیشانە ئەوەیە کە هەموو وڵاتانی جیهان تووشی ئەم کێشە بوونە تووشی هەڵاوسان بوونە لەگەڵ ئەوەشدا هەموو وڵاتان ڕسوماتیان زیاد کردووە گومرجیان زیاد کردووە زەریبە لە خەڵک وەرەگرن ئاو کارەبایان فرۆشتووە ئاو کارەبایان کردوتە پارە ڕێگاوبانیان کردوتە پارە حتا ئەو بارانێک کە بە سەقفی خانووکانی شەکەون ئاگادار پارەی لەسەر لە ئەوروپا و ئەمریکا یعنی بۆ نمونە تۆ مەساحایەکە هەیە خانووکە 200 مەترە چەند وشکاییە چەند کردوتە سەبە با بڵێن 180 مەتر 200 مەتر 180 مەتر کردوتە سەبە 20 مەتر تێژێتەوە بۆ حەدیقە ئەڵێ حەدیقەکە قەینا 20 مەترەکە لێ ناسین بەڵام 180 مەتر سەبەیە چیمەنتۆیە چەند باران بە سەبەکە ئەکەوێت ئەوەندە پارە لێ وەرەگرێت ئەگەر ئەوش بە پارەیە تەلەڤیزیۆن بە پارەیە رادیۆ بە پارەیە جادە و ڕێگاوبان بە پارەیە سیارە لێ خوڕین بە پارەیە زەریبە لەسەر هەموو شتێکەیە هەمووشت بە پارەکرا حتا ناشتن بە پارەیە ئەوان هەموو باس کردوونە یعنی ئەوانەی کە ئاشتانە بە دەرسەکان ئەزان کە ئەم قسانم چەندین جار دووبارە کردوێتەوە بەڵام کە خوای گەورە فەرمووە ذەکر فإن الذکر تنفع المؤمنین و بیریان بێنەوە چونکە بیرهێنانەوە قازانج ئەگەیەنێ بە ئیمانداران سەیری بکە ئەم قەرزە بۆیشە وڵاتانە زیاتر پارەیان چاپ کردووە پارەکانیان بێنرخ بووە کاڵاکانیان بەرز بۆتەوە زەریبە و گومڕی زیادی کردووە و هەموو شتێکیان کردوێتە بە پارە و هیچ بەهایەک بۆ ئەخلاق و بۆ دابوونەریتە کۆمەڵایەتیەکان بۆ ئاینیەکان حەڵاڵە ئەمە عیبە ئەمە حەرامە هیچ شتێک ناهێڵنەوە بەس بۆی کە پارەیان دەست بکەوێت نەک بە ناوی ئازادی بەڵام بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی کە تیان کەوتووە بۆیشە هەموو ڕێگاک ئەکردنە بەر بۆش ئەگە دیتت فەساد بڵاو بۆ دیسکۆ مەیخانە لەشفرۆشخانە دیسکۆخانە بارخانە مەشروبخانە هەرچی خانەخانەیە زیادی کرد بزانە ئەمە بە ناوی ئازادیە بەڵام بۆ پڕکردنەوەی ئەو کورتهێنانەی بودجێ ئاگادار بە ناوی ئازادی دیموکراتی حیا و ئەخلاق و دابوونەریتە جوانەکانی کۆمەڵایەتی و ئاین و ئەوانە هەر هەمووی لاواز ئەبێ و سستە بێ و ناهێڵێ و پیلانەکەش بۆ ئەوەی ئاگادار بە بۆیش هەموو دنیا ئێستا قەرزێکی زۆری لەسەرە بۆی شەڕەکانی ناپلیۆن بۆی شەڕە ناوخۆیەکانی ئەمریکا بۆی شەڕە ناوخۆیەکانی ئیسپانیا بۆ شەڕەکانی ئیسپانیا و ئەمریکا بەهۆی جەنجی جیهانی یەکەم جەنجی یەکەمی جیهانی جەنجی دووەمی جیهانی شەڕەکانی ڤێتنام شەڕەکانی کۆریا شەڕەکانی سین شەڕی عێراق و ئێران لێدانی دروی 11 سێپتەمبەر لێدانی ئەفغانستان لێدانی عێراق ئەمە تاریخێکە و پیلانێکە دارەشراوە ئەمە خۆ باوەندە نادوتە ئارا و سەیریکە طبعا ئەمانە ئیشەکەن ئاگادار بەس ئێمە خەوتوین خۆ ئەوانە وە نەبی شتەکانیشان پێی دەخە سەیریکە یعنی وە نەبی شتەکان نەشاردوتەوە باش بزانە ئێمە نابینین لەگەڵ ڕێز و احترام بۆ هەموو ئەو جێگرە و بینێرانە ئێمە نابین باوەڕکە ئێمە نابین ئەوان درویان نەکردووە زۆر بە واضح شتەکان باسەکەن شیعری خۆشیان بڵاوکەنەوە پەیڕۆ پرۆگرامیشان باسەکەن و وەکتێبیشان هەیە بەدەیان کتێب هەیە بە سەتان کتێبەیە باسی پیلانی داهاتویانەکەن باسی مێژوو و ڕابردووی خۆیانەکەن و یەک نمونەتان دەبێت دیناری عێراقی هەر دراوێکی جیهان هەر ئەو وڵاتێک کە پارەکەی خۆی چاپەکات بۆ نمونە دیناری عێراقی زان چی لەسەرە با بڵێن سەیرکە دیناری عێراقی ئەمە ئەم ڕسمێکە لەسەرێتی ئەمە نەجەف و کەربەلایە بزگەوتەکانیتیان یاخود شەلالی گەلی عەلی بەجی لەسەرە یاخود شوێنەواری بابلیەکانی لەسەرە باشە ئەوە شەلالی گەلی عەلی بەجی لەسەرە باشە ئەمە بۆ جێگای شانازی ئەو وڵاتەیە کە لەسەر دراوەکەی خۆی ئەو شتانێک کە شارستانێتی ئەو وڵاتە بووە یاخود ئێستاکەش هەیە بە شانازیەوە لەسەر دراوەکان چاپێکات باشە ئەمریکا چی لەسەرە بێتان لەو کردێتەوە معقولە ئەمریکا 50 ویلایەتە و لەگەڵ 2 ویلایەتەکەی تریشی با بڵێن ئەوانە کە وەکو کلک و گوێ لەگەڵ دیانە بەڵام لە ڕووی ئابووریەوە سعودیا و ئیسرائیل 51 و 2 میلیۆنە سەیرکە چی لەسەرە هەڕەمەکانی میسر ئەمە چه علاقەی بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادایە علاقەی شارستانیەتی ئەو سیستەمە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی فیرعەونەکان علاقەی بە بورجی ئیڤیل و بە شەلالی گەلی عەلی بەگ و بە بابلەکان دانیە ئەم علاقەی
ئەمە جێگای شانەزیتیان لە خوارەوەش بەلاتین چ نووسراوە ئەلێرە بەلەو قەوسەیە نووسرا سیستەمی نوێی جیهانی سیستەمی نوێی ئەمریکینا ئەوڕۆپینا ڕۆژ ئاوایینا جیهانی کەواتە ئەوە سیستەمێکیان داڕشتووە بۆ هەموو جیهان ئەوەی کە لە کوردستان ئەگوزرێ لە عێراق ئەگوزرێت لە لوبنان ئەگوزرێت لە لیبیا ئەگوزرێت لە ئەڵمانیا ئەگوزرێت لە ئەوروپا ئەگوزرێت بە ئەمریکاییکردنی جیهانە بە دۆلارکردنی جیهانە بە یەک سەربازکردنی جیهانە بە یەک ئامانجکردنی جیهانە بە یەک پەروەردەکردنی جیهانە بە یەک پۆشاککردنی جیهانە بە یەک ئەخلاقکردنی جیهانە بە یەک دینکردنی جیهانە بەخوای درویان نەکردووە سەیری ئەمە کتێب ڕۆ بخوێنەوە چەند کتێب نیشان داون لەو ماوەی ڕابردووە ئەمە ستیڤن کینزەر نووسیویەتی باشە بە ناوی ڕوخاندنی حکوومەتەکان ئەتوان سەیری بکەن سەیری کە لاپەڕە طبعا چێشکە لەو دای خۆ کتێب هەیە خۆ ئەوەتە بڕۆ بیخوێنەوە بەڵام ئێمە کە ناخوێنەوە خۆ خەتای لەواندا نییە ئەجاڵێن لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير ئەگەر بمان خوێن باوە یاخود گوێمان گربە نابن بە ئەهلی جەهەنەم ئاگادار بە هەر قاتیل و زانی زیناکەر ناسێت جەهەنەم هەر زاڵم و دەسەڵاتدارەکە ناسن بۆ جەهەنەم ئەوانەی کە ناخوێنەوە گوێ ناگرن ئەمە خوای گەورە باسی ئەوە نەکات إن شر الدواب عند الله صم بكم الذين لا يعقلون خوای گەورە پەروەردگار ئەفەرمێ پیستری بوونەوەر خراپتری بوونەوەر ئەو کەسانە کە کەڕ و لاڵن عەقڵی خۆیان ناخەنە گەڕ مەهڕەشە بۆ چییە خۆ باس دەسەڵات ناکات باسی من و تۆ ئەکات دەبا نەخوێنەوە ئەم ڕاستیان نازانین بۆ عێراق وای لات نازانین دراو بۆشکە نازانین بۆچی دۆلار بناغەی اقتصادی وڵاتە بۆ ڕوحی دینارە بۆ ڕیبا بناغەی اقتصادی وڵاتە بۆ لە زانکۆکان ئەخوێن کەسێک نییە باسی و مۆزوعانە بکات بۆ یەکە خوێندەوارەکان من نەخوێندەوارن قات و ڕیباتەکان لە بەرەکان نەخوێندەوارن لەگەڵ ڕێز و احترام بۆوانەی کە دەستی ینی گۆڕانکاریان پێکرد ناو کۆمەلگا یاخود دەستیان دیارە لە نێو کۆمەلگادا بەڵام کەمن بە پەنجەی دەست ئەژمێردن سەیریکە ئەڵێت ئەم ستیڤن ئەڵێت ڕوخاندنی سەدام حوسێن کارێکی علاقی بە مەسەلەی کۆمپانیا و بانکەکاندا بوو کە ئەمە بەرنامەی بۆ داڕێژراو لە کاتێکدا سەدام حوسێن کەسایەتێکی سکۆلار و ناسیۆنالیست بوو کابرایەک ئەڵمانی بوو خۆ دیندار نەبوو ئەگەر ئەنفاری لێداوە ئەگەر دزی کردووە ئەگەر چیمیای لێداوە ئەم کابرای بۆ لەسەر ئیسلام حسابەکەن ئەم کابرا بەخۆی ئەڵێ کابرای ئەڵمانی بوو ئیشتراکی بوو باشە کابرایەکی قەومی بوو کابرایەکی بەعسی بوو هەتا سەر ئێسقان لەگە CIA بوو هەتا ئەو کاتێ گوێڕایە لیام کە گوێڕایی نەبوو ئەو کاتە کردیان بە دیکتاتۆر بۆ پێکانی هەدەفی خۆیان و دەست بە سەرداگرتنی نەوتەکەی و سەر و سامانەکەی بۆی کە بگاتە ئەم ڕۆژگارەی بۆی کە بتوان دینارەکەی بە یەک چرکە لە ناو ببەن و وڵاتەکەی تووشی ئەم کێشە ئابووری بکەن کە پیلانەکانیان پێ بپێکن بۆی کە دایان ڕشتووە ئەڵێ کەسایەتێکی سکۆلار و ناسیۆنالیست بوو و هەموو ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ کپکردنی بنیادگەرە مەزهەبیەکان و لە زۆربەی بوارەکاندا تەنیا هەڕەشە بوو بۆ سەر هاوڵاتیانی وڵاتەکەی خۆی لەقەت سەدام حوسێن زیانی نەبووە بۆ جیهان کە بۆ پرۆپاگەندەی ئەیان کرد تەنها کوێت ئەویش پێیان گرت ئاگادار بە ئەوش دەکوانش باسەکات بەڵام زۆر ئەخایەنێت کە کوێت پێیان گرت و قەت زەربەی لە وڵاتەکانی تر نەدا و یاخود کێشەی هەبی لەگەڵ ئەمریکایە ئەو تەقیناوانی یاسێتەم بەرەوە هیچ علاقی بۆ مۆزوعەدا نەبووە بەڵام ئەڵێت چی وەلو کاتەکەمان لەوانەیە زۆر گرت بێت ئەڵێت دیکچینی کە جێگری بۆش بۆ کاتە سەرۆکی کۆمپانیەکانی هالیبۆرتۆن بۆ هالیبۆرتۆن تەقەمەنی و نەوت هەموو عادی ئەوە معقولە جێگرەکەی کە مەسلحەتی لە شەڕدا بێت و بیە کۆمپانیەکانی خۆی لە نێو عێراق ئیش پێ بکات ئەبێ پیلانێک بدۆزنەوە بۆی کە سەدام حوسێن لە ناو بن بە خۆیان بێنە وێندەرێ ئەگەر جارە بە ناڕاستە و خۆ لە ڕێگای سەدام حوسێنەوە لەوێ بوون بەڵام ئەو جارە بە خۆیان شخصی خۆیان دێ لێ ئامادا بن و کۆمپانیەکانی خۆیان و دراوەکەی خۆیان و هەموو ئەو ئامانجانێک کە ئەنێ بپێکرد وەکو مەعسکەرات وەکو سەفاڕەتی گەورە وەکو CIA وەکو مەشق پێکردی سەربازەکان هەر هەمووی ئەکەوێتە دەستی ئەوان وەکو ئێستاکە کەوتە دەبەردەستی ئەوان بۆیشە هەڵکشان داکشان بە هەموو شتەکانی بە ئەخلاق بە پەروەردە بە مێدیا بە سەرباز هەموو شتێک لەژێر کۆنتڕۆڵی ئەوەندایە سەیری بکە ئەڵێ لەگەڵ بووین دەرەنجامی شەڕ لە کۆمپانیا گەورەکان چاوەڕێی سوودی زۆری شەڕن یعنی دائما سوودیان لە شەڕ وەرگرتووە ئەڵێ لە سودمەندترین کۆمپانیاکانیش کۆمپانیای نەوت و دامەزراوەی ژێرخانی
هالیبۆرتۆن کە باسکە لە ڕابردوودا دیکچینی بەڕێوەبەری ئەو کۆمپانیایە بووە بە ملیاران دۆلاری گرێبەستی پرۆژەکانی وەکو پاڵاوگەکانی نەوتی عێراق و دروستکردنی بەندیخانە بۆ بەندیەکانی شەڕ مۆر کردووە کەوا دروستکردنی بەندیخانەش لە ژێر دەستی ئەواندا بووە. و هەردوو کۆمپانیای بیتچێل و کارلیر گروپ کە پەیوەندی زۆر نزیکیان هەیە بە پارتی کۆماریەکان سوودی زۆریان وەرگرتووە. بەم شێوەیە کۆمپانیا ئەمریکیەکان دروستکردنی موشک و فڕۆکەی شەڕکەر و گشت دروستکراوەکانی تر بە تایبەتی گەورەترین کۆمپانیایەکانی بۆینگ و لاکهید مارتین و مەکدۆناڵد دوگلاس و تەنیا لە ساڵی 2002دا بە بڕی 41 ملیار دۆلار گرێبەستیان لەگەڵ وەزارەتی بەرگری مۆر کردووە. يعني ئەوانە چەکیان فرۆشتە حکوومەتی عێراقی چەکیان فرۆشتە حکوومەتی ئەمریکی و سوودێکی زۆریان لەو خاکە بینیوە لەو ناوچەیە بینیوە کە لەو ناوچەیە بینیوە بۆ چونکە سوودیوان لە تێکدانی وڵاتەکاندایە. بۆیش ئەم کتێبە باسی کاتن باسی ڕوخاندنی حکوومەتەکان لەلایەن ئەمریکاوە لە ماوەی سەدەیەکدا لە هاواییەوە تا عێراق لە هاواییەوە تا عێراق لە وڵاتەکانی هیندۆڕاس لە لای پەنەما کوبا چیلی تا ئەگات هیندۆڕاس و ئەگات ئەفغانستان فلیپین ڤێتنام ئەوانە هەر حکوومەتەکانیان ڕوخاندە وڵاتەکانیان وێران کردووە و تووشی کێشەی دارایی و ئابووری و ئەخلاقی و هیڕۆین و یعنی نمونەکتان دەبێت لەسەر مادەی هۆشبەر لە ئەفغانستانە. ئەڵێ لە ئەفغانستان هەتا طبعا جێگای حەشیش و تریاکە وای یانە ئەمریکا ئەچێ بەنای ئەوەی کە ئازادی فراهەم بێنێ بۆ خەڵک دیموکراتی فراهەم بێنێ بۆ خەڵک بە حسابی خۆی ئەو قسە زلانەوە بزانین لەوێ حەشیش و هیڕۆین کەمی کردووە یان زیادی کردووە هەرچەند لە بابەتەکە لا ئەدەین بەڵام بۆ بەرچاوی ڕۆین. ئەل ئەفغانستان ساڵی 2002 کە 2001 ئەمریکا چۆندەرێ ئەڵێ بڕی 3200 تەن هیڕۆینەوە بەرهەمهێنا لە تا ئەگاتە 2000 با بڵێن 4400 تەن بەرهەمی هێنا یعنی ساڵ بە ساڵ 1000 تەنی زیاد کردووە تا وای لە 2004 نزیکەی 187 هەموو هیڕۆینی جیهانی پێکهێناوە. ئەی لەو ئازادیە ئەی لەو دیموکراتیکە و بەرهەمی هێناوە و حیزبی دیموکراتی و سۆسیال دیموکراتیش لەولاوە بە ئاواتن خۆشگوزەرانی بۆ خەڵک بێنن دراو چاپ بکەن هاوارمان کە ئەگەر فڵان دەربچێ دینار بە دۆلار ئەچێ ئەمە دیعای پرۆپاگەندەکان بوو کە لە کات لە دوای نۆتەکان لە دیعای هەڵبژاردننی پەرلەمانەکانەوە ئەویان فێرەکردنی منداڵێک بوون و کاتە هەرزەکارێک بوون ئەو قسانەمانە کرد و ئەگەر فڵان دەربچێ دینار بە دۆلار ئەچێ نەمازانی دۆلار چێ نەمازانی هیڕۆین چیە هەموو شەشیان بۆ هێنان هەموو دراو نە دراومە نە ئابووریمە نە ئەخلاقمە نە دینمە نە مینبەرمە هیچ شتێک نەمە ئاگاشمان لێ نییە کێشەکە لەوەدایە. ئەمە زۆر ئەم کتێب ئەگەر باسی کردن ینی زۆر شتم لەگەڵی داناوە بەڵام کاتەکە دەرفەتنی ئەو شتانە باس بکەین بۆیش ئابینی ئەم شێوازی بە قەرزدارکردنی حکوومەتەکان ئەمە بەرنامەی بۆ داڕێژراوە و مخابرات ئیشی بۆ کات وەزارەتی دیفاع ئیشی بۆ کات یعنی یەک نمونەتان بدەمێ 110 تا 115 قوتابیانی زانکۆی ئەمریکا لەسەر شەقامەکان ئەخەون یاخود لە نێو سیارەکانی خۆیان ئەخەون چونکە پکرەی ئەو کارەبا و خانوویان شوقیان پێنادرێ یان لەسەر شەقامەکان ئەنون بە شەو بە ڕۆژ ئەستە زانکۆ ئەخوێنن هەتا تەواو ئەکەن و دا ئەمەزرێن و قەرزی زانکۆکە ئەدەنەوە یاوتە لە نێو سیارەکانی خۆیان ئەخەون 110 تا 115 ئەمە وەزعی قوتابیەکانی زانکۆی ئەمریکایە. لە کاتێکدا ئەمریکا ساڵانە زیاتر لە 700 ملیار دۆلار سەرفەکات بۆ وەزارەتی بەرگری ئەمریکی کە بە چەند ملیارێک ئەتوانێت ئەم کێشەی قوتابیانی زانکۆ چارەسەر بکە. ئەگەر مەبەستی تێرکردنی گەلە خۆ باشترین چین خوێندەوارەکان و قوتابیەکانی زانکۆنە تێریان بکاتن و فێریان بکە و قەرزیان سەرسەو بکە بەڵام ئەگەر بێت و قەرزیان بە قەرز فێریان نەکا و نەیانکات بە کۆیلە و 2 ملیۆنیش نەکات بە سەرباز ئەو چۆن ئەتوانی ئەو پیلانە دابڕێژێت چۆن ئەتوان بیان هێنێ بۆ سەحرایەکانی ئەنبار و بۆ چیاکانی تۆڕا و بۆڕا لە ئەفغانستان و بۆ فلیپین و ڤێتنام و لەو 700 معسکەرەی کە لە جیهاندا هەیەی ئەمریکا چۆن ئەتوانێت سەرباز دروست بکات بە برسیکردنی خەڵک بە قەرزدارکردنی خەڵک بەوە ئەتوانی سەرباز بە خۆت بنیاد بنێ و خەڵکی بکەی بە جاسوسی خۆت و حتا کەنیسە مینبەرەکانیش بۆ خۆت لول بدەیت و هەموو شتێک لە مەسعادی خۆتا بەکاری بێنی و ئێمەش چاوەڕێی دەجالەکەین وەڵا ئەگەر دەجال بێردا تێپەڕی بەدوای ناکەوم وازانین بێردا تێپەڕی ئەلێ دێ لەگەڵەمیان نایە وازانین پاسە چی پێ سەدێتە بەرچاوم پاسە چی پێیە لەسەر نووسراوە دەجال
هۆڕێکمان بۆ لە دارێ سوارە بیان سوارە ناو لە سوار نامدەتەوە مادەمە تو کافر بووی بەدەجالە وازانی وایە نازانم پیلانە ئەمە سیستەمە ئەمە دراوە ئەمە جەیشە ئەمە برسیکردنە ئەمە داڕمانی ئەخلاقی وڵاتە داڕمانی دراوی ئەخلاقە کچە لە کتێبەکەی ویلیام گارکارشە بۆم باسکردن کە بە ناوی ئەحجار على رقعة الشطرنج لەویشە بۆم باسکردونە کە چۆن پیلانەکان داڕشتووە سەری کتێبەکانی دانیێلە گانزا بکە پرۆفیسۆری سویسری بۆ سەری قسەکانی ئەندریاس پۆپ بکە بۆ سەری پرۆفیسۆر کریستۆف بکە بۆ سەری پرۆفیسۆر بۆکە بکە پرۆفیسۆر هانس زین بکە ئەمانە کۆمەڵێک پرۆفیسۆری زۆرن وەکڵێت دەستم بە هەویری هەراوەندەم بەبیرە ئەگەنا یەکجار زۆرن کە باسی ئەو مۆزوعاناکەن بۆش ئەبینی یەکێتی ئەوروپا بۆ نمونە هەمان کێشەی هەیە یەکێتی ئەوروپا جاران هەر بۆ ساڵێکە وەکو وڵاتەکان بودجیان دیاری ئەکرد بەڵام یەکێتی ئەوروپا وتیان ساڵێ زۆرە بۆ 7 ساڵ دیاریەکەین پێشتر تریلیۆنێک و 100 ملیاریان پێویست بوو بۆ ڕاگررتنی یەکێتی ئەوروپا و مەسرەفی یەکێتی ئەوروپا ئەم ساڵ کە 7 ساڵەکان تەواو بۆ 7 ساڵکە بودجە دابین بکەن پێویستیان بە چەند دەمجارە 700 ملیار جگە لەو تریلیۆنێک و 100 ملیارەکەواتە ئێستا پێویستیان بە تریلیۆنێک و 800 ملیار یۆڕۆیە کە ئێستا کێشە لە نێوچێتی ئەوروپا هەیە پۆڵۆنیا و هەنگاریا ڕازی نینە ئەڵێ ئەم زەختە زۆرە لەسەرماندا پارێکی یەکجار زۆرە ئێمە ئەوەی پێشتر قڕز بوو لەسەر شانمان ئێستا چۆن بێنە بتوانین ئەو پارەیە دابین بکەین هەمان کێشیان هەیە بۆیش ئەبین ئەم کێشێ لە جیهاندا زۆر بڵاوە بەس ئەوە وەکو سەرەدایک بۆتان باسم کە بزان چی لە دنیادا ئەگوزرێ بۆی کە بزان لە عێراقیشە بە هەمان فلیمە و بزانە سیستەمێکی جیهانی لە ئارادا نەک سیستەمێکی ناوچەیی یعنی من کە متابعەکەم ئەبین ئەو خەڵکانن کە دێنە سەر شاشە قساکەن تەنها باسی ناوچەی عێراقەکەن یان باسی کێشەی کوردستانەکەن یعنی لە تۆ وەکو ناو بازنەیەک دابی تۆ باسیەک نقطەی ناوەڕاست بکەیت کەم باسی کێشەی جیهانی یەکەم ئەوکات تێگەی کە لە هەموو جیانە ئەو کێشە هەیە هەموو جیان پێوە ئەناڵێت سەیریکە ئێستای ئەو دەمەی قەرزی سەر دنیا یعنی وڵاتەکان 23/12/2020 ئەمریکا 27 تریلیۆن نیو قەرزدارە 27 تریلیۆن نیو دۆلار قەرزدارە سین 7 تریلیۆن و نیو قەرزدارە یابان 12 تریلیۆن و 300 ملیار قەرزدارە بەریتانیا 3 تریلیۆن دلار قەرزدارە فەڕەنسا 3 تریلیۆن دلار قەرزدارە هیندستان 2 تریلیۆن و 300 ملیار قەرزدارە ئیتالیا 3 تریلیۆن و 100 ملیار قەرزدارە ئیسپانیا تریلیۆنێک و 600 ملیار دلار قەرزدارە بەرازی تریلیۆنێک و 700 ملیار قەرزدارە کەنەدا تریلیۆنێک و 900 ملیار قەرزدارە ئەرجەنتین 390 ملیار قەرزدارە ئەوانەی دێستاکەم و ملیارن تریلیۆن نین ئوسترالیا 661 ملیار بەلجیکا 642 ملیار یۆنان 458 ملیار ئەندۆنوسیا 340 ملیار ئیرلاند 232 ملیار کوریا 775 ملیار مەکسیک 885 ملیار هۆڵەندا 618 ملیار نەرویج 187 ملیار پۆڵۆنیا 368 ملیار پرتوگال 336 ملیار رووسیا 274 ملیار سعودیا 115 ملیار سوید 265 ملیار سویسرا 358 ملیار تایوان 252 ملیار تورکیا 268 ملیار قەرزدارە ئەمە لە شەو ڕۆژێکە ئەم فلیمە دروست نەکراوە ئاگادار بە لەو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير ئێستا تەفسیرەکەی باش تێبگەر کە مانای چییە بۆی خۆی گەورە فەرمێ قەلیلا ما تذكرون زۆر کەمێکتان نەبی بیر ناکەنەوە لەگەڵ ئەوەشدا ئەو قسانتان بۆکەم ولكن أكثر الناس للحق كارهون زۆر بەی زۆری خەڵک ئەم ڕاستیانەشی پێ ناخۆشە پێی تاڵە پێی هەزم ناکرێت پێی وایە وانە لە کاتێک هەموو بەڵگەی و ئامارە و لە بەردەستاندا بروسن دێبت وڵد واید ئەتانداتێ هەر وڵاتێکیش لێدەن بە تایبەتی ئەتانداتێ بڕۆن سەر ماڵپەڕی IMF سندوقی نەقدی دووەلی ئامارەکان پێڵێ بنووسن گلۆبال دێبت وڵد واید 2020 لێ بدەن ئەتانداتێک کە ئێستاگە حالیان 277 تریلیۆن دۆلار قەرزدارن لەسەر زەوی لە ماوەی ئەو 200 ساڵەی سەرهەڵدانی ئەلمانیەتە لەگەڵ ئەو هەموو شەڕە لەگەڵ خۆی هێنا ئەو هەموو فەسق و فەسادیە کۆمەڵێک کۆمپانیا و بانک و سەرکەوتن بوون بە خاوەنی چەندەها تۆپ و تیارە وەزارەتی بەرگری هەموو ئێوانە وەزارەتی پەروەردەی ئێوانە منهەجی ئەوانە دۆلار هی ئەوانە چەک و تەقەمەنی هی ئەوانە زێر زۆربەی هی ئەوانە
نەوت و کانزاکان هی ئەوانە، دا و دەرمانی هی ئەوانە، بۆ وازانن ئێستا ئەو کۆمپانیای دا و دەرمانی بیۆئونتێکی ئەڵمانی و فایزەری ئەمریکی و زانۆفیای فەڕەنسی وازانی حکوومەتی ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسا هیچ علاقی بەوەندانێ و باش بزان نەیتەقەمەی نە دا و دەرمان نە چەک و سیلاح نە باڕوت نە خەڵوس نە وزە نە نەوت و بەدەیان کۆمپانیان بۆ باس کرد و دایان تریش لەناو کتێبەدا هەیە بە سەتان تریشم بۆ بە نمونە بۆ هێناونەتەوە ئەوانە هەمووی ئەو وڵاتانە قەرزداری ئەوانەنا ئەگەر تەکنۆلۆژیا هەیە هەل لەژێر دەستی ئەوانە ئێمە تەنها بەکاربەرین ئەگەر پارەی هەلە بەردەستی ئەوانە ئێمە تەنها بەکاربەرین بە حکوومەت و بە میلەتەوە باشنا پێ بڵێم مەبەستم خۆم نییە شخصی مەبەستم لەو سەرکردانەیە کە خەڵکی چەکی بۆ هەڵەگرێت مەبەستم لەو دەسەڵاتدارانێک کە خەڵکی شانازی پێواکەن لە مەبەستم ئەو سەرکردانەیە کە وێنەکانیان هەڵواسراوە مەبەستم ئەو حیزبانەیە کە خەڵکی دەنجیان پێدەن کە لە نێو پەرلەمانەکان دانیشتوازان ئەمانە بڕیار بەدەستن تەنها بڕیارەت ئەوەیە کە چەند لە سندوقی نەقدی دووەلی قەرز بکەین یان لە بانکی دووەلی یان لە بانکە ناخۆیەکان قەرز بکەین هەموو شتێک ئامانجە پێکن هەڵاوسان داڕمانی ئابووری داڕمانی ئەخلاقی هیچی تر نا چێ هەڵەبژێرە ئەبێ بێتە سەر ئەم سیستەمە لەژێر ئەم سیستەمە ئیش بکات کامت پێ پیاوە کامت پێ بەغیرەتە کامت پێ نیشتمان پەروەرە پێت ئاین پەروەرە چی هەڵبژێر ئەبێ ئەم فایلی قەرزانە بەو ڕێوشۆنانە بداتەوە زیادکردنی داهات زیادکردنی دەستکاریکردنی داهاتە نائاساییەکان کە باس نائاساییەکان کە قەرزی ناوخۆ قەرزی دەرەوە چاپکردنی دراوەکانە ئەمە بەرنامەیە بۆ هەموو وڵاتە دانراوە بەڵام یەک شتێ با پێ تا بڵێم ئاخر وشەم با لەو کتێبەش لە قسەتان بۆ بکەم ئەگەر بێت و ئێمەی مرۆڤ وەکو هاوڵاتی هۆشیار بین هیچ کەسەی دەرەقەتی ئێمە نایە تەنها پەروەردگار نەبێتن لەسەری هەموو شتێکە بەڵام بەس ئەم قسانە بکەم بۆ ڕەشبینی نیە بۆ هۆشیارکردنەوەیە ئەگەر بێت و ئێمە هەموو هۆشیار بین هەرچی کۆمپانیا و بانک هەیە هەرچی دەسەڵات هەیە هەرچی وەزارەتی دیفاع هەیە هەرچی تۆپ و جبەخانە هەیە دەرەقەتمان نایە بەڵام بە شەرتێک ئێمە بەخۆ بینەوە دژمنی ڕئیسی خۆمان بناسین و سەرچاوەی کێشەکان بزانین لە چێوە دێتن و ئەم کتێبەش بە هەمان شێوە نووسویەتی سەر ئەڵێ ویلایەتە یەکگرتووەکان واتە ئەمریکا خاوەنی سوپایەکی ئەوەندە بەهێزە کە دەتوانێت لە مەیدانی شەڕدا هەر وڵاتێک یان کۆمەڵا وڵاتێک شکست بدات ئەمە واقعە لەگەڵ ئەوەشدا مێژووی ئەو ماوەیە ئەوە نیشان دەدات هەرچەندە هێزی سەربازی و سیاسی و ئابووری بەتوانە بێت ناتوانێت چۆک بەویستی هاوڵاتیانی هیچ وڵاتێکدا بدات سەرڕای ئەم سوپایە چەندە بەهێز بێت لە ڕووی سەربازی و ئابووری و سیاسیەوە بەڵام لە بەرامبەر هاوڵاتیاندا ئەگەر بێت و شۆڕش بکەن و بەرەنگاریان ببنەوە ئەڵێ ئەم سەدەیە نیشانیدا کە هیچ شتێک ناتوانێت بەرەنگاری هاوڵاتیان بێتەوە ئەگەر بێت و هاوڵاتیان کۆک بن و یەک بن باشە بەویستی هەڵ هیچ وڵاتێکدا بڕوخاندنی هەر حکوومەتێکی دەرەچی لە کۆتاییدا بە نزیکەیی هەمیشە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی وڵاتە دەستێ وەردراوەکە و ویلایەتە یەکگرتووەکان خۆشی جیرۆدەی دەرد و ڕەنج و نەهامەتی بن ئەمەتان بۆ تەفسیرەکەم فلیپینی داگیر کرد ئەمریکا هەر بە شکستی خۆی تەواو بوو فلیپینی ڤێتنامی داگیر کرد هەر بە شکستی خۆی تەواو بوو قەرزێکی زۆری کەوتە سەرێ ئەفغانستانی داگیر کرد گورزێکی وایان لێدا کە بە 3 تریلیۆن تەنها زیانی بەرکەوت عێراقی داگیر کرد 8 تریلیۆن 9 تریلیۆنی هاتە سەرێ یعنی بە شەڕی عێراق و سووریا و ئەفغانستان لە ساڵی 2021 هەتا 2018 کە ئێستاش بەردەوامە بڵام تا ئەوە شەڕەکان لە گرمێ شەڕەکاندا بوون 12 تریلیۆن دۆلار زیان بەر ئەمریکا کەوتووە جا فەقری حاڵانەی کە ئەڵێن کە ئەمان دەستکردی خۆیان بوون بڕاستی لە ئابووری بزان قەدەم قسەی ناکەن چونکە زیانەکانی ئابووری و قوربانیەکانی سەربازەکانی ئەمریکی ئەومان پێڵێ کە ئەمریکا چۆن لە فلیپین و لە ڤێتنام شکستی هێنا بە هەماشەوە لە ئەفغانستان شکستی هێنا ئەوە لە ئەفغانستانە کێشێتەوە لە سووریا کێشاوە لە عێراق کێشایەوە تەنها سەربازێکی کەمی لێدا ناون حتا لە ئەڵمانیا کێشاویتەوە لە ئەڵمانیا 34,000 سەربازی لێبوو لەسەر لە مانجی 34 ئاگادار بوون کە سەربازەکانی لە ئەڵمانیا و لە ئەوروپا کەمی کێشاوە لە کۆی 34,000 سەربازی ئەمریکی لە ئەڵمانیایە 9,000 هێشتەوە 25,000 کێشاوە بەس بۆی کە مەسرفەکانی کەم کاتەوە چونکە مەسرفێکی زۆری
لەسەر کەوت لە ئەفغانستان و عێراق و سووریایە بۆیشە ئەم کابرایش ئەڵێت ئەگەر بێت و میلەت یەک بن و کۆک بن ئەم سەدەیە نیشانیدا کە هیچ شتێک بەرەنگار ناتوانێت بەرەنگاری میلەت بێتەوە ئەگەر میلەت یەک گرتو بێتن و بەرەنگاریان بێتەوە لەبەرەوەی کە ئەمریکا جگە لە زیانی زۆر و قەرزێکی زۆر هیچی تری قازاز نەکردووە ئەگەر بە ملیاری چەند دەستکەوت بێت وەکو حکوومەت بەڵام بە تریلیۆنی زیان بەرکەوتووە بەڵام چەند کۆمپانیایەک وەکو کۆمپانیایەکان کە تازە ناوم هێنان هالی بۆرتۆن و بۆینگ و KBR و ئەو کۆمپانیانە قازان زیان کردووە بەڵام وەکو حکوومەتەکان هەموو زیانیان بەرکەوتووە و بە تایبەتی ئەمریکا لەم شەڕانە زیانی زۆر بەرکەوتووە لامان کاتە عێراقیش ئەمە هۆکارەکەی و لەبەری دەستکاری ئەم یەدەجی زێڕی کرد یاخود دۆلاری کرد ببورن یاخود ئەوتە دراوەکەی چاپ کردووە کە باسیشم کرد ئەو ساعاتێکە لەسەر خەتم هەتا ئەم نەختینە دەستکاری بکرێت یاخود لە جیاتی زێر دۆلار بێت وەزعی عێراق بەو شێوە ئەبێت یەک مەسلەتان بۆ جێڕمەوە بە ئاخر قسەکانم بێت تاکەی ئەم وەزعە ئەم باردۆخە بەردەوام بێت بە بەسەراتێک بۆتان وەڵامتان ئەدەمەوە ئەڵێ کابرایەک میوانی ماڵێک بوو ئێوە شەو کە خەوتن عیب نەبێت پێویستی بەسەر ئاو بوو هەمووش ماڵەکە هەموو نووسە بوون ئیتر کە چوو بۆ سەر ئاوەکە وەکو با بڵێن مرافقەکەیان تەواڵەتەکەیان لە دەرەوە بوو مەکشوفەکان بوو لە حەوشەکە سەگێکیان هەبوو لە ترسی سەگەکە نەوێرە بچیت بۆ مرافقەکە تەنگاویشە کابرا پێویستی بە مرافقە بە تەواڵێتە چەندی کرد لە ترسی سەگەکە بە حاپی سەگەکە نەوێرە بچێتە مرافقەکە و خاوەن ماڵش بەخەبەر نات بۆی کە یارمەتی بدا سەگەکەی لە کۆڵ بکاتەوە ناچار هاتەوە ماڵێ دیسانەکە زچی دەست بە قۆڕە خۆر کرد هەستا چ بکاتن مرافقی دەست ناکەوێ لانچی منداڵەکەی هەڵداوە ئەگە وشەکە ناشیرینیش بێ داوای لێبوردنەکەم پیسایەکەی لەسەر منداڵەکە کرد لە ناو لاقی منداڵەکەی بۆی کە بڵێ منداڵەکە کردوێتی ئیتر خەوی لێکەوتەوە نووسەوە تا بەیانی کاستان ژن و مێردێکوتیان ئەرێ ئەو منداڵە ئەوە چییە و بۆ گەنیە پیسە ئەو بۆ ناخۆشە سیرێکە منداڵەکە پیسایەکی نۆرماڵی نەکردووە ئاسایی نەکردووە هەموو تەعجوب سیر ئەو منداڵ نەخۆشە چیتی ئەو منداڵە خەر ئەو پیسایە چی کردوێتی نەیانزانی کابرا لە ترسی سەگەکە ئەمە کردووە ئیتر ئەم کابرایە دیسان شەوێش تریژ ماوە دیسان شەوی دومیش بە هەمان شێوە هەمان شت دووبارە بووە کە چوو بۆ حەوشەکە سەگەکە پێ حەپی و هاتەوە ژوورە دیسان هەمان پیسایی لە هەمان شوێن کردەوە دیسان بۆ بەیانی ژن و مێردەکە هەستان وتیان باش ئەو منداڵە تووشی ئەو نەخۆشیە چیە بووە ئەو پیسایە نۆرماڵ نییە منداڵی بچووک ئەو پیسایە ناکە بەڵام ئەمە چ نەخۆشیەکە کابرای میواندارش زۆر بەهێواشی وتی پێتان بڵێم وتیان وتی هەتا ئەم سەگە لەو حەوشە بێت ئەو منداڵە ئەو نەوعە پیسایی ئەکات وازحە هەتا ئەم دۆلارە لە وڵات بێت دەسەڵاتدارەکانمان ئەمریکی بن پەروەردەی وڵاتمان زانکۆی ئەمریکی بیتن و خوێندەوارەکانمان نەخوێندەوار بن و وەک دکتۆرا بێنەوە لەسەر ڕیبە ئەم حکوومەتە ئەم جۆرە پیسایی ئەکات ئەم جۆرە هەڵاوسانەی تووشە بێت وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکات و سوپاس بۆ لایک و کۆمنتەکانتان و بۆ ئامادەبوونی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەردەنم ئازا بکەن و وابزانم کاتێکی زۆرم لێگرتن دووبارە دەستان خۆش بێت و خواتان لەگەڵ